ساڵانە کاری نۆژنکردنەوەمان هەیە بۆ یەکەکان لە ساڵە خۆشبەختانە بڕێ پارەمان بۆ تەرخان کرا بۆ نۆژنکردنەوەی دوو یەکەیە ئێستا یەکەی ژمارە 4مان لە ژێر سیانایە بڕیارەکە مانگونیوەکەی ئەوە تەواو بوو سیانەکەمان تەواو کرد یەکەی ژمارە 5 دەستپیەکەین ئەم کارش کاکرێت تەبەن بەهۆی کارمەندانی خۆمان و زۆر لێ هاتووەنە ئەکرێ و لێرە و دەستخۆشی لەسەر جەمی کارمەندەکانەکەم و هیوام سەرکەوتنیانە هەرچەند بەم وەزعی بڵین بێموچەی و چارەکە موچەوە ئیشەکانیان باشی ڕاپەڕاندووە لە حەقەتە ئێمە بەهۆی ئەو گرفتە و یاخود و قەیرانی کە ئاوی کێسە لە ئێرانەوە بمانێت دەستمان بەسراوەتەوە بە ئیشپێکردنی یەکەکان وەلێ ئەگەر ئەوە نەبێ ئێمە بڕیت دەوری 120 مێگا کاتوان ئیزافەکەین بۆ سیستم ئەگەر بەرنامەی ڕێ و بەرنامەی ئاوی کوردستان ڕێگەمان پێ بدە ئەتوانین ئێمە 120 مێگای ئیزافە بکەین بەڵام ئەوش پەیوەستە بە بڕێ و ئاوی کە داهاتە بوو وێستگەکەمان.